گردبوونەیە گورە بەردەم لێلا مەکتەبی لێلا قاسمە ئێمە ژۆ کوشالەکە مەدەنیەکان ئێمە ئیشکارمان و وینمانەوەیە کە پاراستنی خۆپیشاندەران و هەم هاوڵاتیانیش کاتێک ڕۆشتین بۆ لایەن من خۆم وەکو بەش بە حاڵی خۆم وەکو عەمیدی شالەکە مەدەنیەکان بەڕێوەبەری شالەکە مەدەنیەکان ڕۆژمە ناو خۆپیشاندەرانەوە و شیرینیم تەوزیع کرد شکرێتم دا پێیان وتم کاکە ئێوە برازای من مامەی ئێوەم ئێوە داوای شکارتان چییە من لە خزمەتان ناوم بەڵام داواتان لێ یەکەم خۆپیشاندەرەکەتان بەرەو دژیمەوەن لەبەر ئەوەی ئێمە هاوکاریتانەکەین و لەگەڵتان نابین من خۆم لەگەڵتان نابم کاتە خۆپیشاندەرەکە دەستی پێکرد ناو بازاڕە کەوتنێتەکیان ئێمە بۆ پاراستنی ئەوان و هەم بۆ پاراستنی هاوڵاتیان لە ناو بازاڕە فلکێنە بازاڕەوە بەرەو قایم خامێت ئەوتیجای خۆپیشاندەرەکان بەرەو قایم خامێت برد لێ کاتە پەلامەری قایم خامێتیاندا ئێمەش ئیش و کارەکەمان ئەوەی پاراستنی دام و دەستگاکانی حکومەتە لێ ئەوان بێ ئەوەی گوێ بدانە هیچ سیاری پۆلیسیان سووتان پۆلیسی داما و چی تاوانێکی هەیە حرەسە لێ کابینیان سووتان ئەوانە خۆپیشاندەرەکان بەرەو تونتیژی برد بەڵام بەداخەوە من وەکو شالەکە مەدەنیەکانی گەن بەڕێوەبەری شالەکە مەدەنیە گەرمێن 6 پۆلیسم بریندارە پۆلیسم قاچی شکاوە یەکێکم لوتی شکاوە یەکێکم باڵی شکاوە بەداخەوە ئەو خۆپیشاندەرانیان بەرەو تونتیژی برد و بەڕاستی عەزەتی ئێمەشیاندا عەزەتی خۆشیێناندا دوا بە دوایەوەی لە کاتژمێر 7 بۆ 7:30 خۆپیشاندەران هێرشیان کردە سەر خەسخانەی قەڵا خەسخانەیەکە لەلایەن خێرخوازانی گەرمیانەوە بۆ خزمەتکردنی خەڵکی گەرمیان بۆ نەخۆشی کۆرۆنا دروست کراوە ئەم خەسخانەیە جگە لە خزمەتکردن هیچ کارێکی تری نەبووە بۆ خەڵکی گەرمیان بەڵام بەداخەوە هەنێ خۆپیشاندەری تێکدەر ئەتوانن داوای مافی خۆیان لە لایەنێکی تر و لە شوێنێکی تر بکەن نەوەکو لە خەسخانەیەکی خێرخوازی کە بۆ خزمەتکردنی نەخۆشانی کۆرۆنا دروست کراوە هاتوون بەردیان گرتووەتە خەسخانەکە جام و شوشەی خەسخانەکەیان شکانووە دوای ئەوەش زۆربەی نەخۆشەکان لە ژوورەوە خۆیان لە حاڵەتێکی سترێس و قەلەقی زۆردان کە بۆ نەخۆشی کۆرۆناکە بەڵام لە دوای گرتن بەرد بۆ نەخۆشخانەکە ئەوان حاڵیان زۆر خراپ بۆ نەخۆشمان هەیە ئێوارە وەزعی باش بووە بەڵام لە دوای ئەو هێرشە بۆ سەر نەخۆشخانەکە حاڵی ئێستا خراپ بۆ و لە حاڵەتی مردندایە بەڕاستی ئەمانە داوا لە لایەنە پەیوەندیدارەکان و لایەنی حکومەتەکەین کە ئەمە قبول نەکەن پێویستەکە ئەو کەسانی کە بەردیان گرتووەتە خەسخانەکە هەم بە سجنکردن هەم بە مادەی غەرامەکردنیان تعویزی خەسخانەکە بکەنەوە بەڕاستی ئەوانەی ئەوان کردوانە کارێکی نەشیاوە هیچ کارێکی داواکردنی مافی خۆیان و خۆپیشاندان نییە هیچ خۆپیشاندانێکی ڕسمی و ڕێک و پێک نییە لە ئەوەی کە هێرش بکرێتە سەر نەخۆشخانەکە.